سڵاوتان لەبێت هودا عوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. بەهۆی بارانبارینەوە لە ماوەی یەک ڕۆژدا نرخی نەوتی سپی ماڵان لە هەولێر 50,000 دیناری چووە سەر. چەند ڕۆژێک پێشێستا نرخی یەک بەرمیل نەوتی سپی ماڵان لە هەولێر بە نزیکەی 155,000 دینار بوو. بەڵام دوای بارانەکەی دوێنێ و بەهۆی گۆڕانی کەشوهەواوە خواز لەسەر نەوت زیادی کردووە و بۆ هۆیەوە 205,000 دینار بەرز بۆتەوە. چاوەڕوانیش دەکرێت نرخەکەی زیاتر بێت. ئومێد محەممەد ئەندامی ئەنجومەنی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەڵێت لە بەغداد پێیان گوتی نزیکەی 100,000 ئێرانی و سووری و تورکی لە لیستی موچەدا هەن. هەروەها 4,000 موچە خۆری کورد لە بەرپرسی باڵا تا فەرمانبەر یاسایی و ڕاستەوخۆ پارە لە بەغداد وەردەگرن. داواشی کرد لە ڕێگەی فۆرمێکەوە هەموو موچە خۆران واژۆی یاداشتی گواستنەوەی موچەکانیان بۆ سەر بەغداد بکەن. محەممەدی حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان ڕایگەیاند پێویستە و کەسانی داوای نردنی موچەی ڕاستەوخۆ لە عێراق دەکەن شەرم بکەن چونکە ئەم کارە دژی میلەتی خۆیانە و دەبێت ئەوان نوێنەری کورد بن نەک دژی کورد. شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لە بەغداد چاوی بە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق کەوت. سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لیستی ئیمزای پەرلەمانتارانی کوردی جگەل لە فراکسیۆنی پارتی گەیاندە سوودانی بە پێی نووسراوێک کە تێیدا پەرلەمانتارانی نەوەی نوێ و یەکێتی و کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و ژمارەیەک پەرلەمانتاری عێراقی ئیمزایان لەسەر کردووە داوا دەکەن حکوومەتی عێراق لە ڕێگەی لەقەکانی بانکی بازرگانی TBI-ەوە لە هەرێمی کوردستان و هاوشێوی کارمەندانی عێراق بە کارت ئەلکترۆنی موچەکانیان بۆ ڕەوانە بکات. فەرمانگەی ڕاگەاندن لە سەرۆکایەتی کۆمار بڵاوی کردەوە دەستگاکانی ڕاگەاندن چەند بەڵگەنامەیەکیان بە ناوی سەرۆکایەتی کۆمار لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کردوێتەوە کە ئاماژە بە پێشێلکاری یاسایی و گەندەڵی ئیداری و دارایی دەکەن. سەرۆکایەتی کۆمار دەڵێت ئەو بەڵگەنامانە ڕەت دەکەینەوە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراونەتەوە دوورن لە ڕاستیە و ئامانچلەیان زیان گەیاندنە بە ناوبانکی دەوڵەت و شکۆی سەرۆکایەتی کۆمار. باڵیۆزی عێراق لە ئەنقەرە ڕایگەیاند تورکیا ڕەزامەندی داوە لەسەر دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت. ئەمڕۆ پێنجشەممە ماجید لیژماوی باڵیۆزی عێراق لە ئەنقەرە ڕایگەیاند تورکیا لەسەر دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی بۆڕی گواستنەوە نەوتی یاریمی کوردستان بۆ تورکیا ڕەزامەندیدا. سەرۆک وەزیرانی بەریتانیا لەبارەی جێندەر دەڵێت نابێت ببینە گاڵتەجار و باوەڕمان بەوە هەبێت کە خەڵک دەتوانن لە هەر ڕەگەزێک بن کە دەیانەوێت نەخێر ناتوانن پیا و پیاوە و ژنی ژن. سەرباسی تیوارم پێشکەشکردن کاتێکی خۆش.